خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. دۆخی نێوان هێزوو لایەنە سیاسیەکان باز لەوە دەکرێت پێویستی بە پێداچوونەوەیە لەبەرەوەی هێشتا حزب لە ئەگەری تێکچوونی نێوان پەیوەندی نێوان هێزوو لایەنە سیاسیەکان کاریگەری دەکاتە سەر ژیانی تەک بەتاکی خەڵکی کوردستان. هەرێمی کوردستان لەکوێی گۆڕانکاریەکانی ناوچەکەیە ململانی سیاسیەکان چ کاریگەریەکیان هەیە لەسەر خراپتربوونی دۆخی هەرێمی کوردستان. بێمتمانەی نێوان هێزوو لایەنە سیاسیەکان هەرێمی کوردستان دەگەێنێتە کوێ لە ئێستادا کە باز لەوە دەکرێت بێمتمانەی یاخود بێ ئومێدیەکێ لای خەڵکی کوردستان کە بەرامبەر تەنانەت دەنگدانیش ململانەی سیاسی لەسەر چییە؟ ئەگەر قەرارە خەڵک سنتەر بێت ملت سنتەر بێت خاک سنتەر بێت ئەو ململانەیە لەسەر چییە و لەسەر چێ چارەسەر چییە؟ هەمووانە ئەم شەو لە پانۆرامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری بەڕێز ئەبوو کاروان پەرلەمانتاری خولی پێش و چاودێری سیاسی بەخێر بێت. سپاس بۆ ئەبوو کاروان بۆ بینەرانی کورسات. حەزەکەم گفتوگۆیشی ڕاشکاو بکەین لە پێناو خاک و خەڵک بەدڵنیایی دۆخی ئێستا هەرێمی کوردستان لە ململانی چیتی و پارتی بە تایبەت چۆنە بینیت؟ تەمانە پرسیارەی جەنابەت پرسیارێکە بەجددی پرسیارێکی تازە نییە، بەڵام پرسیارێکی یەکجار گرنگە پەیوەندی بە خەڵکەوە هەیە بە تایبەتی بۆتە پرسیاری خەڵک و جەماوەریش ئەحزابی سیاسی ئەوانەی متابعەی سیاسەتەکەن ڕۆشنبیران نووسەران هەموو ئەمانە لە دەوری ئەم پرسیارەی جەنابتە ئەخولێنەوە و هەر لایەکیش بۆ خۆی وەڵامی تایبەتی خۆیەیە، بەڵام لە نەتیجە ئەگەر کۆی وەڵامەکان یەک خەیتەوە ڕەنگە یەک وەڵامی هەبێ لە دوو بەشی جیاوازە. ئەوش ئەوەیە بارودۆخی هەرێمی کوردستان زۆر خراپە بەو بۆنەوە خەڵکیش بارودۆخی خراپە. دەینە سەر ئەگەر حیزب و لایەنە سیاسەکان بە تایبەتی دەزانین و متابعەکرێ لە ماوەیە یەکجار خراپە، نەک لایەنەکان و بە تایبەتی پارتی و یەکێتی ڕێک نەکەوتون لەسەر بەرنامەیەکی ئاو بەش ئستراتیژێکی ئاو بەش بەڵکو پەش و بڵاون پەرتەوازن هۆکارەکانشی ئەگەڕێتەوە بۆ بەجددی بۆ سراعی سیاسی و بەرژەوەندی حیزبی و شخصیش. بۆ یەکجار ئەو پەیوەندیانە خراپە و هەندێک لەم دوایەشە بابەت تەسریحات و کار و لێدوان و ئەوانە کرا زۆر دوور بوو لە خطابی سیاسیەوە، زۆر دوور بوو لەو چەمکەی کە دەوترێ بۆ ئەم قۆناغا ئەم حیزب و لایەنە سیاسیانەوە بە تایبەتی لایەنەکانی دەسەڵات پێویستیان بە یەکتریەیە، پێویستیان بە یەک خطابیەیە، پێویستیان بەکاری هاوبەشەیە. باشە بوتت بەرژەوەندی حزبی و شخصی مەسەلەن ئەگەر کەسێک سەرکەوتوو بێیان لە چێ سەرکەوتوو بێگەر ملت لە دەستدا خاک لە دەستبایان مەسەلەن بێ متمانەی دروست کات مەسەلەن ئەگەر یەکێتی بێگەر پارتی بێت ئاشخاص بێ لە ناو دوو حیزبە بە دڵنیاییوە ئەگەر لە ڕوانگەی بەرژەوەندی گشتیوە تەماشا بکەیت ئەوە دەبینین ئەوەی دەکرێت لە بەرژەوەندی گشتی نییە، بەڵام بیرکردنەوە لە بەرژەوەندی حیزبی و شخصی وا دەکرێت بەم شێوەیە بیرکە ئەگینا ئەو تێکۆشان و خەباتەی کە هەموو لایەکمان باسیەکەین بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە، بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان بووە. ئێستا پێچەوانەکەیشی ئەبینێ کاتی ئەم پێچەوانە ئەو دێتەوان بە جیاوازیەکەوە، یعنی لە بین لایەنێک بۆ لایەنێکی تر چونکە بەرپرسیارەکەش لە لایەنێکەوە بۆ لە لایەنێکی تر جیاوازە، بەڵام دەبینین لە نەتیجە لە نەتیجەیەکی یەکجار خراپە و خەڵک زۆر ناڕازیە لەم بارودۆخەی ئێستا هەیە و خەڵک بە تەواوەتی متمانەی نەک هەر بە دەسەڵات بە حیزب و لایەنە سیاسیەکانیش نەماوە، بۆیە لە هەموو دیوێکی حکومڕانی هەرێمی کوردستان و تەماشاکەی کە دەبینین پڕی لە کەل و کاری خراپە و نوقسانی و ئەوانەوە هەیە کە خەڵک هاواری لێ هەڵسا و بەداخیشەوە سوود لە ئەنجامی هەڵوێستەکانی خەڵک
وەرناگرن بە تایبەتی لە هەڵبژاردنەکانی ڕابردوو کە بینیمان دەنگێکی یەکجار زۆر لە حیزبەکانی دەسەڵات کەم بووەوە و دەبوو ئەوانەیە ئەوەیان بوەستایان لەسەر ئەوە بیان کردایەتە بەرنامەجێک هەوڵیان بوودایە کەم و کوڕەکانیان چارەسەر کردای بەڵام بەداخەوە ئێستا ئەوەی منەی بینم ینی ئەوەیە کە بیر نەکردنەوەیە لە خەڵکە کاکدانا بیر نەکردنەوە لە بەرژۆندی خەڵک لەوانەی کە ساڵانێکە قوربانیان داوە تێکۆشانیان کردووە ئەمانە وایان کردووە لە لووتکەی بێزاری خەڵکا بێ ئەمە بە کوێمان ئەگەینێ یعنی وەکو باسم کرد لە هەر پاکێتێک لەم بابەتانەوە تەماشای بکەین دەبینین نقصانیەکی یەکجار زۆرە تا ئەو ڕادەیە کە خەڵک مەترسی هەیە بارودۆخەکەی لەدەست ئیدارات چۆنە بینی یەک ئیدارەیە یان دوو ئیدارەی حکومڕانی چۆنە بینی مەسەڵەن نەخێر خۆی لە ئەساس ئەگەر تەماشا بکەین هەر لە دوای شەڕی با بڵین ناوخۆ و دواتریش ڕێککەوتنی برادرانی پارتی وەکێتی بەزەقی دوو ئیدارەیان دروست کرد و ئەمە لەسەر داوای خۆیان بوو بە مبارەکەی وڵاتانی ئەقلیمی و وڵاتانی دەولی چونکە هەمویان قەناعەتیان کرد بەم شێوەیە کە دوو ئیدارە بەڕێوە برێەوە کاریش نەکرا و تەماشا بکەی لە ئەگەر تۆ پێویستیت بە هێزێکی ئەمنی یەکگرتوو هەیە بەڵام ئەم هێزە ئەبینی لە نێوان دوو حیزبە دابەش کراوە هێزی حیزبین هەتا سەرەتای دروستبوونی هێزی پێشمەرگەی کوردستان و وزارەتی کاروباری با بڵێن پێشمەرگە بنەمای ئەم وزارەتە لەسەر دوو هێزی حیزبی دروست بووەوە بەجددی من لە ماوەیە شتێکم وت بۆ برادران یادی بە خێر کاک جەبار فەرمان زۆر قسەیەکی باشی کرد ئینجارێکیان لە قلیقایەکە ئەو کاتە ئەو وەزیری پێشمەرگە بووتی وڵای ئەم هێزەی ئێمە بەجددی پێتەڵێم ئەبوو کاروان هێزی حیزبیە وامان لێ کردووە تێکەڵمان نەکردووەوە تەجنیدی تازەمان نییە و دوو سبەی سێ سبەی ئەمە پێش شەڕی ناوخۆ پێش شەڕی ناوخۆ ئەگەر سبەی شەڕبی ئێمە بەرەبین لە یەکتری ئەو کاتە پێکهاتەی ئەم حکوومەتەی زۆر بە باش زانی ناسی باش ئێستاش هەر ئەو دوو ئیدارەیە بە تایبەتی لەم دۆخەتی مەسەڵەن چۆنی ئەبینی ئەم دۆخی ئێستا هەیە بە تایبەتی ئەو ململانیان نێوانی چیت و پارتی بە تایبەتی کاکزانە ئەگەر هەڵسەنگاندنێکی بۆ بکەین زەقکردنەوەی دوو ئیدارەی ماوەی ساڵێکە بەرەو زیاترە ڕوە مەتەن تۆ تەماشاکە 4 ساڵ پێش 5 ساڵ پێش ئێشە ئەگەر جۆرێک لە هەڵسەنگاندنی بووەکەی هەنگاوەکان بەرەو باشتر ئەڕۆی ینی مەتەن لە کابینەکەی با بڵێن دکتۆر بەرهەمە ینی هەوڵێک درا مەتەلەن تەرشیقی وزارەکان کرا جۆرێک لە حیزبایەتی کاڵ کرایەوە بەڵام ئێستا ماوەی ساڵێکە ئەو دوو ئیدارەیە یەکجار زەق بۆتۆ و دەستی حیزب لە قوڕیگی ئەم حکومڕانیەیە هەر لە سنوورۆ بیگرە لە گومرکۆ تا ئەگاتە بۆ بەرهێنان تا ئەگاتە کشت و کاڵ تا ئەگاتە پێسازی ئێستا لە هەموو کاتێک زەقترە و باشتر قوبوڵیان کردووە و کێشەکە لەوەیە ئەم دوولایەنە هەردوو گیان خۆیان قوڵە حەق نییە کەسێکی خۆی بەڕاست بزانێ لەسەر ئەوەی تو تۆ ئیقراری ئەوەتە کردووە کە ئەم مەتەن بۆ نمونە یعنی ئێستا لەو ماوەیە چەند جارێ باس لە هەڵبژاردن کرا پێش ئەوەی مەوعدەکە دابرزێ قسە لەسەرەوە کرا لەمەوە دوایەمە بەیانێک دەرەکەین هەڵبژاردن لە کاتی خۆیاکەین یەکی داکرێ پێش ڕاگەاندنی ڕاستە خۆت پێت بڵێم ئێ باشە تۆ لێرەوە دیوی ئەم دیوی مەتەن چەند لایەنێکی سیاسی کۆمەڵێ تێبینیانەیە لەسەر یاسای هەڵبژاردن لەسەر کۆتاکان لەسەر کۆمسیۆن تۆ ناتوانانی بڵێ من قەراری هەڵبژاردنە دەم بە بێگەڕانەوە بۆ ئەم لایەنانە یعنی ناتوانانی چکەم دەسەڵاتت نییە باشە بڕۆ ئینتخابات بکە ئەتوانی بێ لە سلێمانی ئینتخابات بکەیت ناتوانانی بکەیت لەبەرەوە زۆرتر و زیاتر زەق بووەتەوە و ئەو هەنگاوانەی دەنرێ قوڵتری ئەکاتەوە ئەم دوو ئیداریە کە بە مەترسی ینی بە زیانی خەڵکی کوردستان شتینێ شاردۆتەوەڵێ ئەو زۆنە سزادرێ سزادراوە بڵۆقی خراوەتە سەر مەسەلەن سەر ناوچە جیاجەکان ئەبێ حزب پارەی پاکەرەوەکان مەسەلەن ژینگە پارێزامدا حزب تەمیلی نەخۆشخانە و بنزینی سعافکە مەسەلەن لێرە لە سلێمانی هی نەخۆشخانەی هیوا بکە هەر بەڕاستی ئەو تێڕوانینە لای جەنابیشت هەیە کە
ئابلوقەیەک لەسەر ئێرە هەیە یان سزادانێکی حەزبی لەناو حکوومەتەوە هەیە؟ ئەو بابەتانە کە زۆر قسەی لەگەڵ لەسەرەکرێ کاکزانەوە بەجددی بارودۆخی سلێمانی خۆ دەبینرێ کە ئەگەر لە داهاتەکەی تەماشایکی جیاوازیەکی گەورەیە. خۆی لە ئەساسە ئەمە ڕاست نییە، ئەبێ داهات لە مەرکەزە بێکرێت و داهات بۆ هەموو خەڵکی کوردستان بێ و بۆ هەموو ناوچەکانی کوردستان بێ. دیارە بە پێچەوانەی ئەمەوە قوبوو حتا ئەگەر یەکێتیش قوبوڵی ئەوەی کردبێ بەم شێوەیە حکومڕانی بکرێ یان داهات و حکومڕانی یەکێتی ئەم ناوچەیە یەکێتی بیکە ئەو دویش پارتی بکە لە جەوهرە هەر لایەنێکی سیاسی ئەمەی قوبوڵ کردێ ڕاست نییە. چکەم ئەمە خۆی لە خۆیان وەکو جەنابەت پرسیت دوو ئیدارەیە دوو ئیدارێ ناکرێ من فرسەت بسێنم لەبەرەوەی داهاتی ئەیرە سلێمانی خراپە و هەروەها هاوارێکەیە لەسەر بارودۆخی سلێمانی تۆش لەوێەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێ دەسەڵات سەرۆکی هەرێم بێ ئەم بابەتت بێ پاش بێ ئەمە ڕاست نییە بەجددی. بۆیە جۆرێک لە جۆرەکان ئاگار لە لێکدانەوەی بکەی بەجددی خۆ سزای یەکێتی نییە ئەگەر سزای سلێمانی بدەیت. بۆ لە سلێمانی پارتی دیموکراتی کوردستان نییە، یەکێ گرتو ئیسلامی نییە، کۆمەڵ نییە، حیزبی شوعی نییە. یعنی ئەو جۆرە بیرکردنەوە بەجددی بیرکردنەوەیکی ڕاست نییە و لە جێی خۆیان نییە. بۆیە دەبێ بە یەک چاو تەماشای هەموو ناوچەکانی زەرە لە حکومڕانی نادا، زەرە لەو بەدڵنیادیەوە بخۆی هیچ نەبێ لای کەسانێکی وەکو ئێمە ئەم حکومڕانیە ناشرینەکە. اینجا خەڵک تەماشایەوە ناکە لە سلێمانی جێگرەکەیەتی لەس کۆی حکومڕانیەکە بەگشتی تەماشایەکە حکومڕانێکی نادروست ناموەفەقە و فعلەن کارەکانی بە زیان گەڕاوەتەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان. باشە، من پرسیارێکی حەزبیانە وەک چاودێرێکی سیاسی بەدەر لە ئەنتیمای سیاسی لە بەڕێز بکەمە کۆی کە لەناو کای سیاسەتە ئەزمونێکی قوڵەت هەیە. ئەو یەکێتی ئەڵێت مەسەلەن ئەو فترەیە بە تایبەتی حملەیەکی توندە دژیەکە بۆ جوابکاریەک لە نێوان نیشتی و پارتی هەبوو. مەسەلەن نیشتی ئەڵێ گەیشتوتەوە بە ئاشکرا پارتی دەستینەوەتە قورجی حەزبەکەەوە. مەسەلەن ئێوەیە چێتێکی تەوزیفکراو بەدڵی ئەو هەبێ، بچووکراوی بەدڵی ئەو هەبێ. پێت وایە سەرنجامی ئەوە سەرەتا ئەمەوە پرسم ئەوە هەیە بەڕاستی وەکو لە دەرەوەی هەردوو حەزبەکە ئەیبینی و ئەگەر ئەوە هەبێ هەرێمی کوردستان بەرەو کوێ ئەبا هەردووچان هێزیان بەدڵنیاییەوە ئێمە وەکو جەنابەت فەرمووی مەسەڵەن کاتێ لە دوای ئەوەی وزارەتی پێشمەرگە دروست بوو و حکومڕانی هەرێم کرا لە پاڵ ئەوە هات هێزی کۆماندۆز و لیوای تایبەت و ئەمانە دروست کرا. ئێمە ئەمەمان بە خەتەر زانی وتوان ئەم ئیتیجاهە بەرەو شەڕمانە بە. باشە ئێستا ئەوەی کە ئەکرێت ئەو خطابەی ئەکرێ کە من کۆی خطابەکە بەگشتی بکرم چی ئەوەی لە هەولێرەوە بوو و چی ئەو تەعاملەی کرا و چی ئەمەی ئەم وڵامانەی ئێرە بوو خطابێکە بە جددی پێتەڵێم خطابێکی باش نییە، ڕاست نییە و نەدەبوو بگاتە ئەو ئادەی ئەکە کە تەماشاکەرە من بینیم نامەوێ وردەکارەکانی باسکەم چکەم لە ئاستێکی بە جددی پێتەڵێم شەرم لە هیچ کەسێکیش ناکەم لە ئاستێک ئەو کردارانە و ئەو خطابانە لە ئاستێکی گەلێ نەزمدا لە ئاستێکی زەم هەرێمی کوردستان بەرەو کوێ بە بەدڵنیایی و هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو خراپیە ڕوە. تۆ ئەگەر لە هەموو چەمکەکانەوە وەکوتم تەعاملی لەگەڵا سەیری بێکاریک، سەیری بارودۆخی خەڵک، سەیری ئەو باجە گەورەیە لەسەر خەڵکردێ، سەیری بە تایبەتمەندیکردنی کەرتەکە گشتیەکان بکە بۆ کەرتی تایبەت. ئەمڕۆ شتێکم خوێندەوە مەسەلەنەڵێ لە ١47 بڵێ لە ١47 نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان کە کەرتی تایبەت بێ ئەمە خوێنی خەڵک ئەمژێت، خوێنی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەمژێت، خوێنی ئەوانە نەخۆشە خەڵکەیە لەم کوردستانە خانۆکەی ئەفرۆشتێ بۆ دەرزیودەوە ناگاپیە لەبەرەوە لە تۆ تەعاملی نائەدالەتی کاکە نایاسایی بەرتەسکردنەوەی ئازادیەکران سنوورداکردنی دیموکراتی هەموو ئەوانە کوردستان بەرەو بابەتێکە ڕوە و خۆتان چەندین جار لەم بەرنامەوە باستان کردو. ئێستا ئەو کۆمەلگای نێو دەوڵەتیەی کە لە 91ەوە هاوکارێکی جددی هەرێمی کوردستان بوو ئێستا هاواری لێڵزاوە.
بەزەقی هاوارەکە ئەڵێ ئێوە ئەم بارودۆخەی هەتانە تا سەر ناڕوە ئێوە یەک بگرن ڕیزەکانتانی یەک خەن وەزەتان بەرەو خراپی ئەڕوا باشە بڕۆ تەماشای کونسڵگەری راپۆرتەکانی کونسڵگەری بریتانیا بکەنەوە راپۆرتەکانی ئەمریکا بکەنەوە بلاسخار چەند جار دێت و لە کۆبوونەوەکانە لەگەڵ ئەم لایەنانە دابەشێ یعنی تۆ ئەتەوێ بە تەواوەتی با بڵێن ڕۆڵ و کاریگەری مشتەوای دەولی بەو لاوە بنەی تۆ لە ئێمە وەکو ئەحزابی سیاسی لە هەرێمی کوردستان استفادەمان نەکردووە لەو تاریخی کە بە سەرمانە هات ئەوە کوردستان وا خۆی بچووکۆ کردووە خەریکە هێواش هێواش ئەهەمیەت و کاریگەرەکەی نامێنێ ئەوە هەموو جارێ ئەوە دەڵێم لە کێنسنجەریان لە 75 پرسی بۆچی ئێوەواتانە کردە هەرەکەی کوردی و تاوانتانەوە بەم شێوە وڵامەکەشی ئەوەندە بوو ئێمە بە پێی بەرژەوەندی خۆمان کارەکەین هەرەکەی کوردی نە ئەتوانێت ڕێگر بێ لە بەرژەوەندەکانمان و نە ئەتوانێت بەرژەوەندەکانی مەسما بپارێزێ ئێستا هەمان دۆخە بەجددیە هەمان دۆخە هەر کاتێ بە لەحەزاتە مشتەمەعی دەولی خۆی بکشێنێتەوە ئێمە ئەزانین چی وەزێکمانی خۆ حتا ئەگەر باسی 16 ئۆکتۆبر بکەی باسی پەیوەندیەکانمان بکەی لەگەڵ بەغا باسی هێزی پێشبەرگەی خۆمان بکەن کە دنیایەک فەرماندەکان هاواریان بەدەست هاواریان هەیە لەسەرەوە ڕێزی پێشبەرگەی کوردستان ئەسڵەن کەمترین هەنگاوی ناوە کە لەم دوایە کاکشێک زەفەریش بە تەواوەتی خۆی هێنی کردەوە چکە ماوەیە بوو ئەویش تەحملی ئەوەی بوو ڕەنگە من لە لژنەی کاروباری پێشبەرگە بووم لە کۆبوونەوەی کا لەگەڵیان نبوومە ئەیان نا ئەوە بەرەو ئیتیجایی باشە ڕوا ئەوەندە تەحملیان کرد ئێستا ئەویش هاواری لێ هەڵسا چکە بووە حتا ئەو لیوایانەی کە ئەمریکا زەختەکە یارمەتیەدا کە یەکیان کردووە دیسان لە نێوان ئەو دوو حیزبا دابش کراوە یعنی ئەگەر فەرماندەی لیواکە پارتی بێ جێگرەکە یەکێتیە ئەگەر فەرماندەی لیوا پارتی بێ یەکێتی بێ جێگرەکەی پارتیە و هەموو ئەو هێزەی بینیمان لە لیوە هاوبەشەکان لە 16 ئۆکتۆبر لە فترەیەکی یەکجار کەمە هەرێکێک کەوتە لای لە مەسلەی شەڕا بەڕێزت باست کرد مەترسەکەت ڕاگەیان مەسەلەن مەترسی شەڕی ناو خۆشمان لەسەر ئێستا کە جاران مەسەلەن زۆر ئەگەرێکی دوور بوو بە دڵنیاییەوە ئەعلام دەورێکی ئەساسیە خۆشەڕ سەرەتاکەی بە ڕاگەاندن دەستی پێەکە ئەمی ئەعلامی ئێستا هەیە هەر ئەوەن دەماوە بتەقێتەوە اینجا خۆ تۆ تەماشای تاریکی هەتا ناوخۆی خۆمان کە لە دوای ڕاپەڕینەوە لە دوای ڕاپەڕین تەماشەکە خۆ شەڕی بزوتنەوەی ئیسلامی کە ناوینرا قازەکە کە من لە وردەکارەکەی ئاگدارم یعنی ئەوە زەخێر زمینەیەکی بۆ ساز کرابووە بوو یان شەڕی پارتیەکێتی لە قەڵاتەوە دەستی پێکرد لە چیوە دەستی پێکرد لە دوکانەکەەوە بوو یان زمینەیەکی بۆ ئێستاش ئەو زمینەیە هێواش هێواش خەریکە ئەوەکەی بڵێ یان ڕەنگە هۆکارێکی گەورە بێ ئەوە تا ئەو شەڕێک دروست بێ لە بەرژەوەندی کەس نابێ دژی بەرژەوەندەکانی کەتنامێت حتا ئەم هەرێمێش دابش بکرێت لە بەرژەوەک ئێتە سەرۆکی هەرێم ئەبێتە سەرۆکی دوو پارێزگا سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەبێتە سەرۆکی پەرلەمان وایە واتە لە کەس وا تەسەوور نەکا هەر هەنگاوێ لەکەن بگایەوە بێ لە قانزاجێ دێ بالعکس گەورە زەرەری زیاترەکە بەرپرسی یەکەم زەرەری زیاترەکە بەرپرسی دووەمین زیاترەکە خەڵکی کوردستانیش بە زیانەگەڕێتەوە بۆیان ئەنی کەواتە لەو ئێمە ئەو ئەگەرەمان بۆ نزیکە ئەگەر بۆ شوێ بەردەوام بێ بە دڵنیاییەوە ئێمە هیواخوازنین وابێ بێگومان بەجێ بەوەیانەگەڕێتەوە بەڵام ناکرێ بە تایبەتی حیزبەکانی کوردستان تەجروبەیەکی یەکجار زۆر و فراوانیانی هەیە لەسەر ئەو بابەتە یعنی ئەم من هەموو جارێ وتمە ئەمەمان لە دەست دەرچێ ئێمە لە سنوور بووینە ئێمە دەزانین بەرپرسانی هێزی پێشمەرگا بەرپرسانی حیزبی هەموو حیزبەکان من دەیان تەجروبەمەیە دەورمان چییە کە لە سنوورە ڕۆینەوە دیوە دەورمان چییە پازدارێک لە پازگەینەکان یەخەمانەگرێت و کوڵێ کۆڵینەوەمان لەگەڵک زۆر جا من بینی مەگەڵتەشیان پێکردین لەبەرەوە ناکرێت بە هیچ شێوە بیر بکرێتەوە حیزبی گەورە ئەورەیە مەسئولی گەورە ئەوەیە فراوانتر بیر بکاتەوە تەسحیەی زیاتریش بدا هەوڵی ئەوە هەنگاوی باشتریش بنێ بۆ ئەوە چونکە من هەموو جارێک باسی ئەوم کردو نەشاربووە یادی بەخێر مام جەلال کە نامەکەی نووسی لە سیوێکی 12 و ئەو کاتێک کە هاوڕێ عەزیز محەممەد هات لەگەڵ یا قسەیە کرد یعنی هەنگاوێکی زۆر بێوێرانەینا یعنی وردەکارەکانی ڕەنگە من جارێکیان لە کورسات باسم کردوێ خۆی وتی
بەڕێز مامجلال وتی هاوڕێ عزیز بچۆ لەگەڵ مەکتەبی سیاسیەکەتی کۆ بەرەوە بۆی قەناعەتیان پێ بکەین من قەناعەتەکەم ئێوەش قەناعەت بکەن باش ئەم هەنگاوانە گرنگە من لە کۆبوونەوەیکی لیژنەی باڵای ڕیفراندۆم وتو مەفروض وایە برادران ئێوەش جۆرێک لەم هەنگاوانە بنێن و حتا ئاشتی بکرێ لەگەڵ بزوتنەوەی گۆڕان پەرلەمان کارا بکرێتەوە بەداخەوە ئەو کاتە نەکرا و ئێستایشە ئەو لایەنەی دڵسۆزە بۆ ملەتەکەی بۆ ئەم واقعی ئێستای کوردستان پێویستە تەنازولی زیاتر بکە ئێمەش ڕەنگە ئەو کاتە دەستخۆشی لە هەر لایەنێک بکەین کە هەنگاوی باشەنێ یەکێتی ئەڵەیە کە ئێمە زۆر مرونەتمان نواند مەسەلەن سەرکردایەتی چێتی چەند شەو لە بەر لە ئێستا میوان بوو لێرە وتێمە زۆر مرونەتمان نوان بەرامبەر بە پارتی تا گەیشتەوەی هەموو جارێک لە مرونەتەکان لە پێناو کوردستان جەماوەری خۆمان سزایداین ئێستا تەماشاکەین ئەو مرونەتانەی ئێمە ئەو نەرمی نوارنانەی ئێمە بە سلبیش کاوەتەوە بەسەر ئێمەیە و کەسیش حساب بۆ دۆخێرێمی کوردستان ناکە بۆچی هەرێمە قوربانی بینوە کۆ حزب بەڕاستی پەیامت لەو ڕۆ چییە؟ من پێم وایە ئەوەی کەیەکێتی کە تۆ لەناو هەر لەگەڵ هەردووکیانە دۆستیت مەسەن بڵێ من قەناعەتی تەواومەیە ئەو هەنگاوە یەکێتی کە ئەڵێ تەسحیە دەم لە پێناوی خەڵکی کوردستان ئەوە گەورەترین دەستکەوتەوە نییە دووکادر لە پاڵۆق تێبکایان تێبی نییە بکرێ بۆیە ئەوە لای خەڵکی دڵسۆز لای ئێمەمانان ئەوانە بە هەنگاوێکی گەورە ئەژمێردرێ ئەو هەنگاوانە ئەنی تۆ تەماشاکە کە باسی شەڕی براکوژیەکەین دوای شەڕی براکوژی بەڕێز مامجلال خۆی ئیعلانی بابڵ شەڕی نمونەی کرد وانە یەکێتی پێویستە بە شەڕی نمونەی ئەوە بباتەوە بە چاکردن و چارەسەرکردنی باروخی بارودۆخی ئەم ناوچانەی کە ئێستا دەسەڵاتی بەدەستەوەی و ئەتوانێتیش باشتری بکە و ئەتوانێت گلەیەکانی خەڵک کە بکاتەوە ئەو کاتە ئێمە ڕەنگە وەکو ئەوە نەبین ببینە حەکەمێکی تۆپی پێ شاوڵ لێدەین بۆ نقطە بە نقطە بەڵام لە جۆوەری قەزیەکانە ناتوانین بیشارینەوە بڵێن دەستان خۆش هەنگاوێکی باشە بۆیە ناکرێ حتا برادرانی پارتی دیموکراتی کوردستان ئیستقلالی ئەوە بکەن کە یەکێتی کێشەیەکی هەبێ کە یەکێتی کەم و کوڕەیەکی هەبێ هەوڵ بدا شتی زۆرتر و زیاتر و فشاری بخاتە سەر و شت فەرسکادە سەر یەکێتیە ئەوە کارێکی باش نییە لە خزمەتی پارتی شتیە هەنگاوی باش لە خزمەتی پارتی دیموکراتی ئەیە بۆ ئەوەی ناوماڵی کوردستانی و بە جددی ئەبێ هەموو لایەک یەکێتی بزانێ پارتیش بزانێ ئەم وڵاتە بەم شێوەی خۆیان ئیتفاقیان کردووە کوردستان چۆن بەبێ پارتیەک نابرێتە ڕێوە بە پێ پارتی دیموکراتی کوردستان حکومڕانی لەم وڵاتە نابرێتە ڕێوە و بەبێ یەکێتی نیشتمانی کوردستانیش حکومڕاتی نابرێتە ڕێوە لەبەر ئەوە ئەمە ژیان سەلماندوویەتی ئەبێ هەردوو لە با بڵێن ڕێککەون و ئەوە لە قانزاجی گەلی کوردستانی شایە بە جددی ڕەنگە زۆر جار ڕێککەوتنەکان لە قازاجی خەڵکیشان نەبێ ها هەندێک جار لە بەرتەسکردنەوەی ئازادیەکان وەستان بەڵام بە دیوە ئیجابیکە ڕێکەوتنەکان ئەگەری جابی بن هەمیشە لە بەرژەوە هەموو ئیجاب دەبێت هەتا ئەوێ ڕێککەوتنانە دەبێت ڕێککەوتنێک بێ لەسەر بنەمای کاری باش لەسەر بنەمای فراوانکردنی ئازاتیەکان داکۆکیکردن لە مەوداکردنی بیرکردنەوەی خەڵک ڕۆژنامە نووسان ئەوە ئێستا دەگوزارێ بە جددی تەراجوعێکی ئەتوانم بڵێم لە تەراجوعێکی گەورەیە لە حکومڕانی لە هەرێمی کوردستانیە لە هەموو ڕوویەکەوە تەراجع پەرلەمان ئێستا ئەمڕۆ یەکەم ڕۆژی ئەوە بوو کە بەشێک باز لەوەکەن کە دەستمان لە کار کێشاوەتەوە بەشێک دەڵێ موچەوەرەگرین و بەشێک دەڵێ کە ئێمە بەردەوامە بین و مدەکەی بۆ ساڵێک درێژ کراوەتەوە تێبینی و سەرنجی بەڕێزت لەسەر ئەم پرسە چییە؟ ئەمەی کە ئێستا ڕووی داوە لە پەرلەمانی کوردستان تازە نییە پێشتر مەثەن لە حەوت خولی پێشووی پەرلەمانی کوردستانە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان هەبووە و ئەم حیزب و لایەنە سیاسیانە وجودیان بووە تەنها نەوەی نوێ نەبێت بەڵام کێشە و گرفتی لەوەیە ئەگەر تۆ لە خولەکانی پێشوو کێشە و گرفتێک هەبوو بێت مەتەن شەڕی ناوخۆ و فعلەن ئەوە ینی بارودۆخێک بووە کە ناچار بوویتە تەمەنی پەرلەمان درێژکەیت هەتا ئەوەی 2017 شەڕی داعش و ئەمانە بەس کێشەکە لەوەیە بۆچی ئەم خولە بە
تەمەنی پەرلەمانیان درێژ کردەوە بۆچی هەڵبژاردن نەکرا بە تایبەتی هەرێمی کوردستان نە لە شەڕایە نە کارەساتی سروشتی هەیە نە نەخۆشیەکی گەورە هەیە ئەمە جێگای ڕخنەی خەڵکە و ئەوەی کە هەیە ئەمێنێتەوە لەسەر ئەوەی چۆن تەعاملکردن لەگەڵ ئەمە ینی بە کوردەوەی ئەتوانین بڵێ کارێکی لای من شخصیان وەکو کەسێک لە پەرلەمانە بوومە کارێکی نایاساییە ناپەیرەویە و ناشەرعیشە بەجددی ئەوەی کرا ئەمە کارێکی باش نەبوو و ئەوەیش دەیسەڵمێنێک کە ئێمە چەند قەناعەتمان هەیە بە دیموکراتیەت چونکە هەڵبژاردن بەشێکە لە سیستەمی دیموکراتی لەبەرەوە ئەوەی کە ئێستا هەیە ئەمێنێتەوە ئەوەی کە بەداخەوە پەیوەندیدارە بە ئۆپۆزیسیۆنەوە ئەوەی کە مقاتعەکە ئامادە نابێ بەشداری دەبێ هەموو ئەوانە بە بڕوای من پێویستی بە دیسانەوەیشە جۆرێک لە ڕێککەوتن بوو چۆن تەعامل بکرێت لەسەر پەرلەمانێکی نەک پەرسوبڵایی زۆر پەرسوبڵایی بێ بەرنامە بێ گفتوگۆکردن لەگەڵ یەکتریە بێ ڕێککەوتن تەنانەت لەسەر خاڵی هاوبەش چکە هەندێک بابەتەیە پەیوەندیدارێک بە هەموو ئەو حیزبانەیە کە ئێستا مقاتعی پەرلەمانەکەن یان بەشداری کۆبوونەوەکانی پەرلەمان ناکە دیسان ئەوەش نییە ئەوەشە ینی خەلەلێکی گەورەیە ئۆپۆزیسیۆن لەو ئاستەدا بێ کە لەسەر یەک نقطەی خاڵی هاوبەش یان نەبێ زۆر باشە هەڵبژاردن پێت وایە بۆ نەکرا ینی جەوهری نەکردنی هەڵبژاردن لە کاتی خۆیان چی بوو ئەوەی کە وەکو هەموو ئەندامێکی قوڵی پێشووی پەرلەمان هەموو چاودێرێکی سیاسی بڵێ من پێم وایە وەکو باسم کرد مبەڕات نەبوو بۆ دواخستنی هەڵبژاردن لێرە ئەمێنێتەوە هیچ لایەنێکی سیاسی ناڵێت من کاکە ئێمە لەگەڵ ئەوە بووین هەمویان دەڵێن ئێمە لەگەڵ هەڵبژارد نابووین گرفتێک و کێشە دروست بوو ئەو کێشانەی کە دروست بوو مەتەنەن پەیوەندیدارە بە یاسای هەڵبژاردنەوە پەیوەندیدارە بۆ کۆمسیۆنی ماوە بەسەر چووەوە پەیوەندیدارە بە کۆتاوە لەبەرەوە دەبوو لەسەر ئەم بابەتانە ڕێککەون دەبوو لەسەر ئەم بابەتانە ڕێککەون و ڕەنگە لە نەتیجەش لە داهاتووە ڕێک بکەون بەجددی بەڵام دیسان بە قەناعەتی من کارێکی خراپ و تەسەوەرم وایە هەموو لایەنەکان بۆ بە تایبەتی حیزبەکانی دەسەڵات و بە تایبەتتر ئەو سێلایەنەی کە خاوەنی پرۆژەکەن کە پرۆژەن بۆ دواخستنی هەڵبژاردن بەرپرسیارەتیان لە ئەستۆیە هەر بەجددی و خۆت پێت وایە ئەو شێواز و شکڵی کە پێشتر هەڵبژاردنی پێ ئەنجام درراوە سەرکەوتووە بیان بێ ئومێدی زیاتر لای خەڵک دروستەکە ئەوان کۆمەڵێک ئەوە ئاڵێن خۆی کاک زانانگیان تۆمارەکەیە مەسەلەن بازنی هەڵبژاردنە بەڵێ خۆی تۆ خەڵک بڕوای نەماوە بە هەڵبژاردن چونکە ئەم هەڵبژاردن خۆی ئەو وەڵان هەڵبژاردن ئەنی وەکو وتم تەراجوع لە دیموکراتی یەک هەڵبژاردن لە کاتی خۆیان ناکری دوو هەڵبژاردننی شەکرێ ینی گۆڕانکاری تیا دروست نابێ تۆ تەماشاکە ئەگەر مەبدەئی زۆری نەوکەمینە بەکاربیێنی مەثەڵەن کاتێک لە خولی پێشووە دەست برا بۆ مەثەڵەن یاسای سەرۆکایەتی هەرێم نەتیجەکەی ئەوە بوو ئەگەر زۆری نێژ بن سەرۆکی پەرلەمان بۆ ماڵەوە سەرۆکی پەرلەمان بۆ لەبەرەوە خەڵک ناومێت بی چونکە ئەم هەڵبژاردنە هیچ گۆڕانکاریە دروست ناکە هیچ گۆڕانکاریکی دروست نەکردووە و قوبوڵیشی ناکەنەوە حدودیشی بۆ داهێنن ئەمە چەندین تەجروبە هەیە قسە لەسەرەوەکە بۆیە بینیمان تۆ تەماشای کە ئەگەر تەقیمێکی نەتائیجی ئەنتخابات بکەن هەتا بۆ برادرانی پارتی و یەکێتی کە حرێکی دوو منطقەیان لەدەست بفەرمونون با بزانین ئێمە مەثەن پارتی دیموکراتی کوردستان لە سنووری هەولێر و دۆک چەندی دەنگەکانی هاوردووە چەندی دەنگەکانی ئەو منطقی هاوردووە ئەوەی کە تحلیلێکرێ بە هەردووگی لا ئەگەر کۆکێتەوە ڕەنگە 15 دەنگەکانی هاوردو بێ تێگەشتێکێتی نیشتمانی کوردستان 10 دەنگەکانی ئێرە هاوردو بێ لە ئەمە ئەیسەلمێنێک کە خەڵک بڕوای بە هەڵبژاردن نەماوە و نەتیجەیش یەک هەڵبژاردن شتێکی لێ دروست نابێتەوە دوو هەمیش ئەوتانێک خەڵک ئەوەندەی ترە ناومێت بووە لەم دەسەڵاتەی کە ئەچنە سەرحکوم لە حکومڕانی هەرێمی کوردستانەکەن بۆیە ینی ئەگەر تەماشا بکەین هەڵبژاردن هێواش بە کوردی بێ ئەرزشەکرێ چونکە خۆی لە خۆیان دەسەڵاتە تەشریعەکە کە مەرجەعی یاسایی سیاسی ئەم وڵاتەیە بێ ئەرزش کرا ئەوە تا هەر کاتێ بینیمان لەو ماوەیە چەندێک
کۆبوونەوەی پەرلەمان نەکرا یانە بێ ئەوە بکە یانە بێ پەرلەمان داکرێ ئەمە کارێکە هێواش یواش متمانەی خەڵک کەمەکە بەجددی باشە لەبارەی خزمەت گوزاری لەسەر تاسەری هەرێمی کوردستان دیسان لێرەش خودی حکوومەت ناوچەیەک تۆمەتبارەکە مەسەن سلێمانی تۆمەتبارەکە بەڕێزت کە لێرە ئەژیت و لێرە ئاگاداریت و بەڕاستی ئەو گەندەڵیەکە یاخود ئەو بێ سەروبەریان ئەو بێ خزمەت گوزاری هەیە هی ناوچەیەکە یان هەموو کوردستان بە دڵنیایە ئەوەی کە پێوتێ گەندەڵی هەموو کوردستانی گرتووەتەوە لە هەموو لایەکە ئەوەی پێی دەوترێ گومرکەکان گومرکی برایم خەلیل و حاجی عمران و باش ماو و هەموو ئەمانەی ئەم لاشە هەمان ڕێتم با بڵێن گەندەڵی تێدا ئاکرێت و ناشاش وە خۆی لە خۆیان کاکزانە بزان لە مانگی حوتی 2021 ئەم دوولایەنە ڕێک کەوتون مەتەنە لەسەر داهات 57 سنووری هەولێر بگەڕێ هەولێر دووەک بەرگەڕێتەوە لە 143 مەتەنەن سنووری سلێمانی بگەڕێتەوە ئێ باشە پرسیاری ئەساسی لەوەیە بۆ لە 100 داهاتی دووەک ناگەڕێتەوە دووەک و هەولێر بۆ لە 100 داهاتی ئێرە و هەڵەبجە و هەموو سنوورەکان ناگەڕێتەوە کەەوە دەی سەڵمێنە تقریبان یەک نەهجە ڕەنگە لێرە و لێە لە شارێکە خزمەت گوزارەکان بە شێوەیەکی تر بێ ڕەنگە جادەوبان لێرە خراپتر بێ لێوە باشتر بێ بەڵام دەیان شوێنی تر هەیە چەند ئەگەر وەک گەڕک تەماشا بکەیت بڕۆ لەناو لە لێرە چەندین شار و گەڕک ئەزانین بارودۆکێکی حەکو لە جادەکانەوە تەماشای خراپ بە مانایەوە نییە کە ڕەنگە من دەستخۆشیەکەم کە جادەیەک لە با بڵێن لە شەقڵاوە دەرەچێت تا ئاگاتە دووە زۆر باشە بەڵام تۆ بڕۆ ئەو دیوەکانی تر چییە نییە لە سنووری سوۆران چەندێک هەیە لە سنوور واتە خەلەلێکی گەورە هەیە و خەڵک لە یەکەی لەوەیە ئاستی خزمەت گوزارەکان بە پێی ئاستی ئەو داهاتان نییە کە وەرەگیرێ و بەشێکیشی ئەڕوا بۆ حیزب و لەناو حیزبیش ئەڕوا بۆ ئەشخاص زۆر باشە بەشێکی تری ئیشی حزب و ئیشی حکوومەت پەروەردەیە و ئاگابوون لە ڕایەڵەکانی کۆمەلگا لەگەڵ یەکتری لە پەروەردەیەکی مەدەنیەوە بگرێت لە پەروەردەی خێزانەوە بگرێت لە پەروەردەی تاکەوە بۆ کۆی پرسەکان بۆ ئینتیمای نیشتیمانی بۆ پەروەردەی تاکێکی خاوەن عزەتی نەفس ئەمە چۆن نەبینی بەڕێستا بە دڵنیایی بەڵێ غیاب هەیە سە لەو ڕۆ بە دڵنیایەوە غیابەیە خۆ بە تایبەتی بزان دەبوو هەرێمی کوردستان لەو بوارە لە ئەولەوێتی کارەکانی بوایە یعنی پەروەردەکردن ڕۆشنبیرگیرن هەستکردن بە مەسئولیات بەرامبەر لە بەرنامەکانی خوێندن و ئەوانە تەماشایکە وەکو باسم کرد تەعاملکردن لەگەڵ خوێندنە ئێستا بچۆ سەیری کەرتی پەروەردەکە لە کەرتی تایبەتە باشە بچۆ سەیری هەموو زانکۆکان بکە بچۆ سەیری قوتابخانەکان بکە هەمووی بووەتە کەرتی تایبەت و بە پارەیەکی گران کەوتۆتە سەری و هەتا لە بەرامبەر ئەو پارەیە کە ئەدرێ وەرەگیرێ ئاستی شادەکان ئاستی هۆشیاری کەمتر ئەبێتەوە لەبەرەوە وەکو باسم کرد من نامەوێ هەموو شتەکان زۆر ئەدیلەم لە بەردەستایە هەموو ئەم بابەتانە وردکەمەوە بەڵام بە دڵنیاییەوە تەراجوعێکی گەورەیە لە سلکی پەروەردە باشە پرسێکی مەسەلەن باسەکرێ ئەو هەموو گەندەڵی و بێسەروبەریە زمینە سازەکە مەسەلەن ئێمە کارەساتێک بەسەر هەرێمی کوردستانی مەسەلەن فکرێکی تونڕەوی مەسەلە سە دوێنێ ئاسایش لە منطقەی ئاشداخ و ئەوانە مەسەلەن داعشی کوشتووە مەسەلەن ئەم فکرە مەسەلەن نمونەی ئەفغانستان پێتوانی ئەمە زمینە سازی بێ بۆ پرسێکی لەو بابەت بە دڵنیاییەوە کاک خۆی هەرێمی کوردستان با بڵێن لەو ڕۆ کەم و کورتی زۆر بووە من قسە لەسەر ناکەم ڕەنگە وەکو کەسێکی مارکسی بابەتەکە نەبوومە بەر یعنی بواری ئێمە و برادرانی ئیسلامی سیاسی و ئەوانەوە کە ئەدەبین لەو بارەی شەخەلەلی گەورەیە زۆر ئەوانەی لە کوردستانەوە بوونە داعش هەمووی لە مزگەوتەکانەوە ڕۆیشتون بەداخەوە بەشێکی زۆر سەڵمێنرا ئەمانە لە مزگەوتەکانەوە بوون بۆیە دەبێت مامۆسای ئاینیش لەو ڕۆوە قسەی تایبەتی خۆیان بدێنی ئەو ماوەیە ئەوەی ڕوویدا لە هەڵەبجە ئەوەی ڕوویدا لە هەڵەبجە ینی کارێک بوو بە جددی پێچەوانەی کاکە ئازادیەکانەوە بوو پێچەوانەی دیموکراتیەتەوە بوو هەر کەسێک کە مافی خۆیە من لەگەڵەوەم با بڵین خەڵک ئازادە لە
لە نوێشکردن لە دیانەت وەرگردن بەڵام دەبێت بەرامبەرەکان ئازادیەکانش وەکو دەوترێ سنووردارە تا ئەوەی لەسەر حسابی لە کەسی پەیوەندی بە پەروەردەی خێزانەوە یان مەسەلەن لە مزگەوتەکان خۆمامۆستایانی ئاینی زۆر وتارەکانیان خۆپەکانیان زۆر دژی داعشەوانێ بەڵام مەسەلەن هەستناکەی لێرە شەڕایەڵەکان پچراون زین چۆن کاتێ هەندێک بابەت ور دەکرێتەوە ئەوەڵان هەمووی لە هینەوەن دژی داعش نین من چووکەم خۆم لە کۆبنەوەی پەرلەمانە بوو کاتێک قسە لەسەر داعشەکە کۆبنەوەیەکی تایبەتمان بوو لەسەر داعش پەرلەمانتارێ وتی ئێمە ناتوانین بڵێن داعش ئاوایە ئەو تیرۆریستە ئەوەیە لەناو پەرلەمانە باشە هینەیە کەسی پەرلەمانتارێکی تری شوتی ئەوان شعارەکەیان لا ئیلاهە ئیلا اللهە زەحمەتە ئیلا ئەبێ پرس بکەین ئەمە بە تیرۆریست لە قەڵەم بدەین ئەگینا ناتوانین لە زێر سێبەری ئەو شعارەی کە هەیە ئێمە ئەوانە بە تیرۆریست لە قەڵەم بدەین یعنی ئەو بیرە هەیە تۆ ڕەنگە ناویان لێ نەنرابێت ناوی لێ نەنرابێت با بڵێن داعش بەڵام بە فکر بە وەک قەناعەتی تۆ بەشەکە خۆکی ئەویت لە هەڵەبجە و هەورامان ئەنساری ئیسلام ئەوە دواتر بوونە جوندی ئیسلام و ئەوانەی کە دروست بوون جوندی ئیسلام و دواتر ئەفو ئەنساری ئیسلام دروست بوون خۆ وجهەکانیان وازەح بوو یعنی زمینەیەک هەیە بۆ ئەو بابەتە و دەبێت لایەنەکان بە تایبەتی ئیسلامی سیاسی زیاتریش ڕوبەڕووی ئەو جۆرە ئەفکارانە ببنەوە توانیویانە ئەوان لانی کەم سوچێک بگرن بۆ ڕوبەڕبوونی ئەفکارانە من لێرە و لەوێ بیستومە قسەیان کردووە بە تایبەتی دژی ئەو جۆرە کردەوانە بەڵام بە ڕێژەیەکی یەکجارکەم بۆیە ئەمەی کە ئێستا مەثلەن لە کچان ڕوویداوە لەو مەنتیقا کە لە ناو جەرگی شوێنی پێشمەرگە و ناوچەی ڕزگار کراوە ئەو مەترسیەکی گەورەیە بەجددی ئەمە بە مانگی دوسێ جار هەر لەو جادانەوەی ماچووەکەی ئەوە یانی تۆ ئەگەر بێت و منطقەیەکی بەو شێوت تۆ ئەمین دیوێکی بەرەو قراغەوە دیوە ڕۆشت و دوێ لەیلاشەوە بۆ دێ لێژە و لە دیوەکەی تریشەوە بۆ چەمچەما شۆڕش و چەمچەماڵە ڕۆی ئەم منطقە ئامن نەبێ بە تۆ ترسێک دروست بکە ئەو ماوەیە لەگەڵ کۆمەڵی مامۆسای زانکۆ دانیشتو بوو باسی ئەوم کەوتم ئەو ڕێە باشترین ڕێگایە و ئەمینە ئەوان وتیان کاکە ئەوە پێشوەرگە بوونە بووە لاتان ئەمینە وەفعلنەوە دەری شتێکی دەرخست ئەوەندەی تریستە ئەوان گویان لە مەواڵە بێ هۆکاری ئەم کارانە چیە مەسەن ئێمە چوینێتە ئێمە تقریبان سی و سێ خولەکێکی بەرنامەکەمان بۆ هەموو کەم و کوڕیانەی حکومڕانی و ململانی هێزولانە سیاسەکان لە بەرنامەکە تێپەڕان بەڵام هۆکار چییە مەسەلەن ئێمە هێشتا ئەو خەلانە لە ناو کورد دروستە بن ینی تەرکیز لەسەر ئەو بابەتێنی کە بەڕێز بە مەترسی گەوری ئەژمارە بە دڵنیایە ئەو هەموو خەلەلەی کە نیو ساعتەکە باسیەکەین بەشێکە لە هۆکارەکانی دروستبوونی ئەوە چکەمێمە ئەولەویەتمانداوە تەسراعێکی تر ململانەیەکی تر شەڕێکی تر زۆر بابەتی لەو بابەتە کە خەتەرە لەسەر مستەقبەلی هەرێمی کوردستان ئەوەمان لەبیر کردووە ئەومان لەبیر کردووە لەبەرەوە ئەرزیەتێک هەیە بۆ ئەوە و حتا وشیاری خەڵک ئەوەن وشاری خەڵک پەیوەندی بە حیزبەکانەوەیە بێ حیزبەکان پێشڕایەتیان بکەیت لە کاتێکا ئێستا پێشوانی ئەوە ئەتوانین بڵێم ئەوە بوونی بە پێی پێویست نییە لە بەرامبەر ئەو مەترسیانە بخرێتە ڕۆ خەریکی بابەتێکی ترین و خەریکی بەداخەوە گرفانی حیزبین و خەریکی بەهێزکردنی هێزە ئیسلامیەکان کە ئال پەرلەمان نوێنەریان هەیە و کە لە هەڵبژاردن بەشدارن و کە لە کۆی جومگەکان جم و زۆڵیانی ئەتوانن چی بکەن گۆشەیەکی نیشتیمانی ینی لەو گۆشە نیشتیمانیە بتوانن ڕۆڵی خۆیان ببینن بە دڵنیاییەوە ئەوان ڕەنگە تەرکیزەکەم لەسەر ئەوەیە مەسەن ئەم ئێوارەی ئاسایش بڵاوی کرد ئەو کەسی کوردن ینی ئەوە و خێزانیانش لەگەڵا بووە ئەوە بە دڵنیاییوە لەو بابەتەوە لێدوان و وتەکانی برادرانی حیزبە ئیسلامیەکان گرنگترە تاکو و ڕەنگە ئێمە ماوانە قسەیەکی بکەین بە شێوەیەکی تر لێکدانەوەی بۆ بکرێ و ئەوان دەبێت ینی ڕۆڵی خۆیان ببینین لەو بوارەوە زۆر جا گفتوگویان لەسەر ئەو بابەتە کردووە بەجددی بەڵام پێویستی بە هەنگاوی زیاتر و تونتر هەیە و بۆ بەتایبەتی بۆ فەزەحکردنی ئەو کردارانە و ئەو ئەفکاری کە ئەوان هەیە کە چۆن دژی مرۆڤایەتیە چۆن دژی
خەڵکی ئێمە چۆن دژی ئەحزامە لە زێر سێبەری ناوی جیاجیاوە کە شەڕی ئەو خەڵکەکەن ئەبێ ئەمان باشتر ڕوبەڕوویان ببنەوە کە بەجددی ینی کردویانەوەکو دەیڵێم ناتوانم بکەم بەڵام ئەوان زۆرتر کاریگەریان زیاتر ئەبێ چونکە ڕەنگە مەودایە و کەسانە نزیکتر بن لەوانی شەوە لە هەندێک لە بەرێکە لەو شانەوەی خێزان و ئەوانە چۆنە بینی هەر پەیوەند بە بابەتی سیاسی حکومڕانیەوە وڵی زۆر تەمان تەماشاکە تو تەماشای کوشتن و بڕینکە بە ژمارەیەکی یەکجار زۆر زیادی کرد تەماشای ژن کوشتن بکە زۆر زیادی کردووە لەبەرەوە بە دڵنیایی و کاریگەری لەو دیوەی شۆکە جەناب تێڵێ کاریگەریەکی یەکجار زۆری هەیە پێویستی بە حملەیەکی ڕۆشنبیرکردنیارانم بۆ کرد هەست ناکەی بەڕێز کاگە بۆ کاروان ئێمەیان خزاندۆتە گۆشەیەکی زۆر بەرتەسکەوە بەڵام کۆمەڵێک بەهای گەورە کە پێویستی بە نیشتیمان سازی بۆ پرۆسی نیشتیمان سازی بۆ پرۆسی ئینتیمایەکی گەورە لەبیر کراوە وەکو لە سەرتاش باسم کرد بە دڵنیاییەک وایە چونکە ئێستا بە تایبەتی تۆ ئێستا باسی ئەمنیەتی هەرێمی کوردستانت کرد من قەناعەتم وایە ئەمنیەتی هەرێمی کوردستان ئێستا تەنها لای پارتیوەکێتی نییە وڵاتانی ئەقلیمی دەوری هەیە تۆ تەماشای هەرێمی کوردستان کە ئەو لەشکرکێشی و تۆپبارانە و ئێستا ئەکرێتە سەر هەرێمی کوردستان ئەو هێزی پەلاماردەری با بڵێن تەدەخولی تورکیا و ئێران لە ڕادەیەکایە زۆر لە پێشتر زیاترە و بە تایبەتی سار شوێنێکیان بیوە قەسفیەکان بیانەوە هەر نقطەیەک پێی ئەگەن و ئەوەی ینی ئەرزیەتەکە ئەرزیەتێکی زۆر خراپ بووە بەجددی لەبەرەوە ناکرێ ئێمە لە ڕوانگەی ئەو سراوە تەماشای بکەین وەزئی ئەمنی خۆشمان وەزێکی ناتەبیعیە باش نییە و ئەم سرا ئەیشە و بە تایبەتی لە دوای ئەم کابینەیەوە جگە لە شەڕی ڕاگەیاندن شەڕی دەستگا ئەمنیەکانیش هەبوو لە نێوان پارتیوەکێتیە ئەمە کارێکی یەکجار خەتەرناک بوو بەڵێ دو سەرنجی بەڕێز ئەبوو کاروان من زۆر سپاسانەکەم ڕەنگە شتێکی ئەو تۆم نەبێ وەڵام هیوادارم کاربەدەستان دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان لایە بکەنەوە لە کۆمەڵانی خەڵکی کوردستان هەوڵ بدەن ئەم ژمارەیەکی خەڵکی بێکار و بێزار ئاشت بکەنەوە و ئەم حکومڕانیەی کە ئەیکەن ئەو کەلەبەر و کەلێنانەی کە هەیە هەوڵدن چارەسەری بکەن کەس لە هەرێمی کوردستان داوای ئەوەی نەکردەوە ببێتە جێگرەوەی پارتیوەکێتی خەڵک داوای چاکسازیان لێەکە خەڵک داوای ژیانیان لێەکە هیوادارم یەکجارەتی وا بەبێ ئەهمیەتەوە تەماشای خەڵک نەکەن چونکە تەجاروبی ڕابردووی وڵاتانی دریا لای ئەم دوو حیزبایە لای مەسئولینی کوردستان هەیە کە لە لووتکەی بەرزی و بەهێزیابوون و کاتێ پشتیان کردووە لە جەماوەر کەوتونەتە خوار سپاس بۆ بەڕێز ئەبوو کاروان کەسێتی سیاسی و ئەندامی خولی پێشی پەرلەمانی کوردستان سپاس بۆ جەنابتان و بۆ بینەرانی پرسان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامایەم شەومان پێشکەشکردنیەوە شەو لایەکتانەمانەتی خوای گەورە بخواتان